سڵاوتان لێبێ لە گەڵی عەلیبەجین دیارە گەڵی عەلیبەگ لە ماوەی 3 مانگ و نیوی ڕابردوو زۆرترین ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوویداوە کە بەهۆیەوە ژمارەیەک لە هاوڵاتی بریندار بوون و گیانیان لەدەستداوە. دروست ئەو شوێنەی کە من لێم نزیک تاڤگەی گەلی عەلیبەگە، لێرە ڕووداوی زۆر ڕوویداوە. ئەگەر کامێرمانم یارمەتی دەرم بێتن، لێرە ڕووداوی زۆر ڕوویداوە. وای لێ هاتووە گەلی عەلیبەگ ببێتە ڕێگای مەرگ. تەنها لە ماوەی 3 مانگ و نیوی ڕابردوو 51 هاوڵاتی لە گەڵی عەلیبەگ بریندار بوون بۆ ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە. 24 ڕووداوی هاتوچۆ بووە و 4 هاوڵاتیش گیانیان لەدەستداوە، کەمە وای کردووە بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران خۆیان بێنە سەرخەت بەهۆی زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. لێرە وتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران کاک عەقید موحسین شەمزینیمان لەگەڵە بێتن. کاک موحسین ئەگەر بێتە ئێرە، سڵاوتان لێبێ. ڕووداوەکانی هاتوچۆ لێرە زۆر زیادیان کردووە، ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بەناوی خوای گەورەمە ئێمە سنووری ئیدارەی سەربەخشەوە و بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆرانیش کەوا دوای ئەوەی هەستمان پێکردکەوە لە ماوەی ئەو 4 مانگێکەوە ئێستا مانگی 4 تاوانە بووە، هەستمان پێکرد کە ئەو ماوەی ڕووداوی هاتوچۆ لەم ڕێگایە زۆر بوو، بە تایبەتی ناوگەلی. هەر ئەم زۆری ڕووداوانە و ئەو کارەکان وای کردکەوە وەزارەتی ناوخۆ خودی وەزیری ناوخۆ بە خۆشحالیەوە ڕاستەخۆ هاتە خەتودا بە بڕیاریدا بەدانانی لیژنەیەک کەوا لە وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەری گشتی ئەندازەی هاتوچۆی هەرێم بێتن مەیدانیان سەردانی ئەو شوێنە بکاتن، هۆکار و کێشە و گرفتەکان و چارەسەرەکانی بە زووترین کات وەکو راپۆرت ئامادە بکەن و بدەنەوە سەروی خۆیان و بزانن هۆکارەکان و چارەسەریەکانی چیە. دوێنێ وەکو ئاگادار بوون ئەم لیژنەیە هاتن بەڕێوەبەری هاتوچۆی سۆران و وەروە بەڕێوەبەری پاراستنی ڕێگاوبان و وەروە کۆمەڵ چەند ئەندازیارێک لە ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ سەرۆکی ئەو لیژنەیەکەوە لە هەولێر هات کەوا لەناو وەزارەتی ناوخۆ دابین کرابوو هاتن. مەیدانیان سەردانی ئەو شوێنانەما کرد. کێشە و گرفتەکان لێرە بەهۆی چەند کێشە و گرفتێک هەیە، هۆکاریش هەیە. لەوانەیە هەندێک جار ئێمە دەڵێن ئەم ڕێگایە ڕێگایەکی بازرگانیە، وەروە ڕێگایەکی گەشتیاریشە. هەرێمی کوردستانیش دەبەسێتەوە بە دوو وڵات، بە کۆماری ئیسلامی ئێران کەەوە مەرجی نێودەوڵەتی حاجی و مەرەن، وەروە دەواازەی نێودەوڵەتی زێتمانێکەوە هەرێمی کوردستان دەبەسێتەوە بە وڵاتی تورکیا. ئەم ڕێگایە هەندێک شوێن دوو سایدە کە دێ، بەڵام لە خەلیفان کە دێ ناوگەلی یەک سایدە. ئەو کێشە و گرفتی ئەو ڕێی بازرگانیەکەی ئەوەیە ئۆتۆمبیلە بار هەرگرانەی کەوا دێن و دەچن. ئەم ڕێگای لەوانەیە بۆوان کێشە و گرفتە بۆ ئێمەش دێتە گرفتێک بۆوان ڕێگاکە تەسکە بۆ ئێمەش هەم بۆ شوفێران هەم بۆ خودی خەڵکەکەش بوویتە کێشە. وەروە ناوچەکەش گەشتیاریە. ئەو گەشتیاریانەی کەوا لە ناو ڕاست و خواری و عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن دێنە ئیدارەی سەربەخۆی سۆران، لەوانەیە زۆربیان تووشی ڕووداو دەبن لەم ڕێگای. ئەو ڕووداوەش بەچێ بەهۆی ناشارەزاییە، لەوانەیە نازانی لۆ پێچەکانی چەندە، یان بە خێراییەک لێ دەخوری لە ناکاو دەبێتە پێست تووشی ڕووداو دەبی. هۆکاری سێمیان ئەمە نامیان شوفێر نییە، لەوانەیە هۆکاری کابیکەوە لەوانێت تەسوشی ڕێگایکەبی لەو شوێنانێکەوە پێچەکانە ئەوانەیە پێویست بکاتن پێویست بە بەرفراوان کردن کە ئەگە بەرفراوان بکرێت لەوانەیە ڕووداوەکان کەم بیتەوە. بەڵام ئەمەوەکو بەڕێوەبەراتی هاتوچۆ داواکاری هەموو جارێ داوامان لە شوفێران هەیە کەوا پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بندان بە خۆیان دابگرن لە کاتی لێخوڕین و لە کاتی شوفێریکردن پەلە نەکەن، وار ئەو خێرایی کە بۆیان دیاری کراوە لەو خێرای زیاتر نەبن، لەوانە بیتەڕۆیان ڕێگاکە قەڵەباڵغا ناوچەیەکی گەشتیاری ئۆتۆمبیلێک لاردەوەستی دان بە خۆیان دابوون لە ڕێڕەوی خۆیان دەرنەچن یان بڕیارێکی هەڵە نەدەن بۆی تووشی ڕووداوی هاتوچۆ کارەسان. راپۆرتی ئێوە کە بەرز کراوەتەوە کار لەسەرەوە کرێت کە ڕێگاکە فراوان بکرێ؟ بە حکمی ئەوە دەکەڕێتەوە سەر ئەو لیژنەیە. ئەمە خودی بەڕێوەبەری هاتوچۆی سۆران لەم لیژنەیە بەشدارەکەوە، بەڵام ئەوان لیژنەکە بڕیارەکەی دەن و راپۆرتەکان هەرکەس بۆ سەروی خۆی بەرز دەکاتەوە وەکو ئیدارە دەیداتە ئیدارەی ئەوەی دیکەوەکەوە دەیداتە وەزارەتیتە. بەڵام ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران کەوا بەڕێوەبەری هاتوچۆی سۆران لەگەڵا وەروە بەڕێوەبەری گشتی ئەندازەی هاتوچۆی هەرێمیش سەرپەرشەکە، لەوانەیە ئەوان لە راپۆرتی خۆیان تایبەت بدەنە وەزارەتی ناوخۆ، وەزارەتی ناوخۆیش لەسەری بکە بزانن چی پێویستە دەرخستە و شتەکان بکرێتن. پێویست لەو شوێنانێکەوە پێویستی بە فراوانکردن بەرفراوانی بکەین، ئەو شوێنانی پێویستی بە چاکردنەوەیە یان
دیزایانی بۆ دابدرێتن ئەوە دەگەڕێتەوە سەر و لیژنەی فەنیە کە ئیشتە دەکەن. زۆر سپاس ئاخیر محسی شەمزینی و تەبێجی بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران کە لەگەڵمان بوو. بەڵام ڕێگای گەڵی عەلیبەگ ڕێگایکی هەم بازرگانیە و هەم گەشتیاریە و هەم تاوگەی گەلی عەلیبەجی لەیە کە ئەمەوە کاتن ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لەم ناوچەیە بکەن بە تایبەتی کە لە ئێستادا بەرەو وەرزی گەشتیاری ئەڕۆین و هاوڵاتیان بۆ گەشت و سەیرانی زۆر سەردانی ئەم ناوچەکەن بە تایبەتی ڕۆژانی پێنجشەممە و هەینی قەڵەباڵغێکی زۆر لەم ناوچانە دروست ئەبێتن بۆیە گرنگ ئەم ڕێگانە فراوان بکرێن و بکرێنە دووسایت بۆ ئەوەی ڕووداوەکان کەم ببنەوە و هەروەها پێویستە شۆفێرانیش پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن بۆ ئەوەی ڕووداوەکانیان نەبنە سەردەری هەواڵی کەناڵەکان. بەپێی ئامارانەی کە دەسێمە کەوتووە لە ماوەی 3 مانگ و نیوی ڕابردوو نزیکەی 100 هاوڵاتی لە سنووری ئیداری سۆران بەگشتی بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بوون 108 ئۆتۆمبیل زەرەر و زیانیان بەرکەوتووە لە ڕووداوەکان 51 هاوڵاتی تەنها لەم گەڵی عەلیبەگە بریندار بوون و بەگشتی 8 هاوڵاتی لە سنووری ئیداری سۆران بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لە دەستداوە کە چواریان لە ڕێگای گەلی عەلیبەگ بوونە بەڵامە تەواوی زانیاریەکان بوون منەگەڕێمەوە لای ئێوە.